چابی ئەلۆنسۆ و ڤینسیۆس و رۆدریگۆ و بێلینگهام و کۆرتوا و هاندەرانی ڕیال مەدریدیش بە کەڵکی مەڕوە حامیدی کاندیدی پەرلەمانی عێراق نهاتن کە لە پایزگای سەلاحەدین خۆی کاندید کردبوو گرێوی لەسەر هاندەرانی ڕیال مەدرید کردبوو کە دەربچێت کەچی تەنیا 515 دەنجی بەدەستێناوە و دژایەتیکردنی هاندەرانی بارسای کرد بۆیە شکستی هێنا. مەڕوا جگەلەوەی کە بەڵێنی دابوو 150 گەنجیش بخاتە پرۆسەی هاوسەرگیریەوە و ژنیان بۆ بێنێت گرێوی لەسەر هاندەرانی ڕیال مەدرید کردبوو کە بە پاڵپشتی ئەوان دەنگ بەدەست دێنێ و تەنانەت گوتی ئەوەی هاندەری بارسلۆناشە با دەنگم پێنەدا و من نامەوێت کەچی مەڕوەخان تەنیا 515 دەنجی بەدەستێناوە کە دڵنیام لە عێراق بە هەزاران هاندەری ڕیال مەدرید بە تایبەتی لە پایزگای سەلاحەدین کە ئەمڕۆ هاندەرانی ڕیال مەدرید لە هەموو شوێنێک زۆرن کەچی دەنجی پێویستی بەدەست نێنا و دەریش نەچوو. ئەمە جگەلەوەی کە خۆی بەڕێوەبەر یەک لە فەرمانگەکانی پارێزگای سەلاحەدینە و لە لیستی تەحالفی تەقەدم بوو بەڵام دەنجی پێویستی بەدەست نێنا و گرەوەکەی دۆڕاند.